ماوەی 3 مانگ دەبێت کرێکاران و پاکەوانانی کۆمپانیای پاککەرەوەی ناوقەزای کەلار هیچ موچەیەکیان وەرنەگرتووە و چەند ڕۆژێکە مانیان گرتووە و بایکۆتی کارکردن و پاکردنەوەی سەرجەم شوێنەکانیان کردووە. وەڵی ئێمە ماوەی 3 مانگە دنارێ ماوە نەگدەوە گشتی یا لە ئیجارە و کوڕی فەقیرە و کرێکار 4 ڕۆژە داوامی نەگدۆ و عەقڵیاندا و بسوەشتی مانگ بیدەن ئەو بسوەشتی مانگ نایدەن یەک مەعاشەدەن خۆم هاالمە ئیجارە گشتی بکە یەکە 5,000 نییە لە باخەڵەیە گشتی لەبانەوەی شۆ ئیشەکە یەک ڕات بەدەن ئەی یەک ڕاتب وەڵای بەشی بەش ناکە گشتی سە بگرە زەلامیاتیا 2 مانگە 3 مانگە ئیجاری نەداوە لەبانەوەی شۆ کرێ دوکان قەرزارە زۆر بەخوا لەبانە شۆ قەرزاری کردو دوکانەکان وتێ دیێبێ کرێینە پارەکەم دەیتی تر لەبانەوەی شۆ 300,000 بەشی چییەکە ئایا 3 مانگ بیدەن هیچ بە هیچ بەش ناکە پارودۆخمان زۆر خراپە ئەگەر ئیسا گشتی وەیە گۆ بدەن کرێکار لە هەموو کاتێکدا بێ ئیشەکە ئێمە وەکو کرێکارەکانی شارەوانی ماوەی 3-4 مانگە بە ڕاتبە وەرنەگرتووە بۆ مەبەستەش باری گوزەران ژیانمان چاک نییە داواکارن لە حکوومەتی هێرەم بێ بە نامانەوە و ئاورەکمە لێ بداتەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە هیچ بڕەپارەیەک لەلایەن شارەوانیەکانی گەرمیانەوە بە کۆمپانیای سەرگرما نەدراوە بۆ بەردەوامبوون لە کارەکانی. لای خۆشیەوە سەرپەرشتیاری کۆمپانیەکە دەڵێت لە حسابی خۆیان موچەی 2 مانگی کرێکارەکانیان داوە و گەر حکوومەت شایستە داراییەکانیان پێنەدات چیتر ناتوانن لە کارکردن بەردەوام بن. ئێمە لە سەرەتای ساڵی 2020 تاوەکو ئێستاکەەوە بۆ ماوەی 5 مانگ ڕوا هیچ پێشنیەکمان وەرنەگرتووە لایەن بەڕێوەبەتی شارەوانەکانی گەرمیان بۆ خەرجکردنی موچەی کرێکار و خەرجەکانی کۆمپانیای سەرگرما بۆ ماوەی 5 مانگە چێمە کە هیچ پێشنێک وەرنەگرین ئەمەش واگرە بارگرانێک دروست بێت بۆ کرێکارەکان ئێمە لە سەر توانای خۆمان توانیمانە ئەمە بۆ مانگی سێمە چێ ئێستا حاڵ حاضر کە دەخەرگی دابشکردنی موچەین بۆ مانگی سێمە چێ من هەستاوم بە دابشکردنی موچەی ئەو کرێکارانە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ ئیتر من لە دوای ئەم مانگەیشە هەر بتوانم بەردەوام بڵام چکە ئەگەر توانەمە هەیە تاوەکو 3 مانگ بەردەوام بم بەڵام ئیتر لە دوای ئەمەوە لەوە ئەچێت توانا و توانەکانی ئێمە سنووردار بێ بۆ ئەی بتوانم موچەی کرێکارەسان بچکە ئەو موچانەی بۆ کرێکار سنگم مەبلەغێکی کەم نییە مەبلەغێکی زۆر زۆرە بۆیە پێویستە لەسەر حکوومەت بەداداچنێکی جدی بک بۆ ئەی بتوانێت پیشنەکانمان بۆ خەرج بکاتەوە. بەڕێوەبەری شارەوانیەکانی گەرمیانیش ئاماژە بەوە دەکات ماوەی 7 مانگە وەزارەتی شارەوانیەکانیان ئاگادار کردوێتەوە کە تەمویلی پارەی کۆمپانیەکە تەواو دەبێت و پێویستە درێژ بکرێتەوە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەبووە. ڕاشی دەگەیەنێت لەلایەن وەزارەتی داراییەوە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکەیان پێدراوە لە چەند ڕۆژی داهاتوودا. ئێمە لە ناوەڕاستی ساڵی ڕابردوو بە تەقریبی نووسرامان ئارەسەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کردووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە پێمان ڕاگەیاندون کە تەمویلی ئەم کۆمپانیا لە 16 2020 کۆتایی دێ پێویستە تەمویلەکە درێژ بکرێتەوە لەبەرەوە عەقدی کۆمپانیاکە ئاخر بەرواری هەتاوەکو 1 2020 کە پێویستە تا ئەو بەروارە تەمویلەکە درێژ بکرێتەوە. خۆشبەختانە ئیمڕۆ جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ئاگاداری کردینەوە کە بەڕێز وەزیری دارایی پێڕاگەاندەوە کە لە ڕۆژانی داهاتوە کێشەکە چارەسەرکرێ و تەمویلی کۆمپانیای ناوبراوەکرێ بۆ پێدانی موشەکانیان. ڕۆژانە قەزای کەلار 500 تەن خۆڵ و خاشاکی هەیە و پێویستی بەپاکردنەوەیە. بەهۆی مانگرتنی ئەو کرێکارانەوە لە ئێستادا بڕێکی زۆر لە خۆڵ و خاشاک و پاشماوە لە کوچە و کۆڵان و ناوبازاڕ و شوێناگشتیەکان کۆبووتەوە. بەمەش سیمایەکی ناشرینی بۆ قەزاکە و مەترسیەکی گەورەی لەسەر تەندروستی دانیشتوانی سنوورەکە دروست کردووە. شارەزایانی بواری ژینگەش هۆشداری ڕوودانی کارەساتی ژینگەیی دەدەن لە ئەگەری چارەسەر نەکردنی کێشەکە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.